ئەم تند و تیژی و گەرمە تەریقیە کە خراپەیە کە ئیشێکی باش نییە کە زۆر ئیفرات و تەفریتی تایە توندڕەوی تایە سەختگیری تایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زەمی کردووە لە شەرعا پێوترە الغلو في الدين يعني توندڕەوی طبعا توندڕەوی کە ئەڵێن بە مستەلاح ناکە ئێستا خەڵک هەر کەسێ دیندار بێ پێڵێت توندڕەوە دکتۆرێکی برادەرمان لێرە لە نەرویج دکتۆر بوو تورکمانێکە دکتۆرێککە لێی پرسی و تۆ عەرەبیە زانیوە کتێبی عەرەبیە خوێنیت و توی بەڵێت تۆش زۆر توندڕەوی هەربێەوەی بزانێ نوێژەکە ئیسلامەتی هەیەیان و دکتۆرێکی حەلی خڕیش و سمێڵی تاشی و نیوەی سەری ڕووتاوت لە تەمەنی 40 ساڵیایە پێی وایە توندڕەوە لەبەرەوەی عەرەبیە زانێ ئەم مستەلەحەن هەڵێنە مەکە ئەڵێن توندڕە و مەبەستمان لە کەلیمەی غولو کە لە حەدیسی پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وسەلام لە سلسلەی ئەحادیسی صەحیحەی ئەلبانیایە لە ژمارە 1283 کە لە ئەسڵە لای نەسائی لە سونەن الکوبراوە جێڕاوێتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ إياكم والغلو في الدين فإنما هلك من كان قبلكم بالغلو في الدين أفرمين نكن تخني سختگيري و توندڕەوی لە دینەکە بکەون چونکە ئەوانەی پێش ئێوەی فەوتان ئەوانەی پێش ئێوە بەوە فەوتان کە لە دینەکە توندڕەویان کرد هەروەها ئەفەرمێ هەلەکە المتنطعون ئەو حەدیسانەی کە یان جێڕمەوە هەمووی تەحقیق کراون هەمووی بە دوواداچوونم بۆ کردوون و هەمووی بە نووسراو لەبەردەستما هەیە و هەمووشی لە لای شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەو بە دوای تەحقیقەکانی ئەوە ڕۆیشتومەت و هی ئەویشم نەقڵ کردو بۆی ئەگەر سەنەدەکەشین باز نەکریا ژمارەکەی ئینشاڵڵا لە کاتی ترا بڵاوەکرێتەوە لێی بێخەم بن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ هەلەکە المتنطعون ئەمە لە صەحیحی موسلیم هەیە ئەفەرمێ ئەوانەی توندڕەو بوون خۆیان بە فەتارەتدا یان بە فەتارەت چوون بە هیلاک چوون فەوتان چونکە ئەوانە لە گفتار و کرداریانە سەختگیر بوون ئەمانە خۆیان فەوتان لە بوخاری و مسلیمیش حەدیسان هاتووە فەرمێ ئین الدین یوسر ئەم دینە بۆ خۆی ئاسانکاریە ولا يشاد الدين أحد إلا غلبه فسددوا وقاربوا وأبشروا أفرمت دينك خوي سوكو آسانا هر کس بسختي بيگرش كستهينه ديسا بدي قد بن نرمونيان بن آوام مجددر بن بروانا أمر رفتاري بيغمري خوا عليه الصلاة والسلام بزانت شو نصيحتي أمتك آواكا لسرتاو تو دينك آوا قرتبه وردة بالتدريج بدين داريتك بعلم الشرعية بتشستو شالاكي بانقوازكتا بجهادكتا الرويت بيش خاتو عائشة خوالي راضي به هروها أنس خوالي راضي به هردو كان لدور رواية جوازة طبعا لا بخاري ومسلمة أجرنوا أفرمون جاء 3 رهط إلى بيوت أزواج النبي صلى الله عليه وسلم يسألون عن عبادة النبي صلى الله عليه وسلم فلما أخبروا كأنهم تقالوها فقالوا وأين نحن من النبي صلى الله عليه وسلم قد غفر له ما تقدم من ذنبه وما تأخر قال أحدهم أما أنا فإني أصلي الليل أبدا وقال آخر أنا أصوم الدهر ولا أفطر وقال آخر أنا أعتزل النساء فلا أتزوج أبدا فجاء رسول الله صلى الله عليه وسلم إليهم فقال أنتم الذين قلتم كذا وكذا أما والله إني لأخشاكم لله وأتقاكم له لكني أصوم وأفطر وأصلي وأرقد وأتزوج النساء فمن رغب عن سنتي فليس مني أما الحديث متفق عليه لبخاري أجمار بين جزار الشخصية ميكينا ومتودقي أو أفرمي سيبيا وهات نوالي بيغمري خوا عليه الصلاة والسلام لا تشونتي وتشنديتي خوا برستي بيغمري خوا عليه الصلاة والسلام برسياريان لا خيزان برزكان ينكر كبيان باسكرا بشتيكي كم ينزاني يعني بيان وابو كأبي أمان زياتر بكن بويا ويتيان جاء ملجو بيغمري خوا لجو عليه الصلاة والسلام أو خوا يقول لها مقنا هكاني بردو أي خوش بوا يمتشي بويا يكي جاوتي من لمودو تاماهم همو شبك شوني أجاكم یەکێکی تریان وتی منیش تاماوم هەر بە ڕۆژووە بم ساڵ 12 مانگە بە ڕۆژوو ئەوی تریان وتی منیش تاماوم ژن ناهێنم و توخنی ژن ناکەم
کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەشریفی هێنایەوە فەرمووی ئێوە بوون واتان وت و واتان وت ئەرزیان کرد بەڵێ فەرمووی بەخوا سامن لە ئێوەش لە خوا ترسترم بەڵام بە ڕۆژوو ژەبم بە ڕۆژوش نابم نوێژی ژەکەم ئیسراحەتی ژەکەم یعنی ئەشخەوم ژنی ژەهێنم هەر کەس واز لە ڕەفتار و ڕێباز و سونەتی من بهێنێ ئەوە لە من نییە کەوا بووە بینین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەڵەی ئەوانی ڕاست کردەوە بۆی ئەوان بەو سەختگیریە نەیگرن یەکیان بڵێ من دایمە نوێژەکانەکەم شەو نوێژی ژەکەم و ئیتر سارد نابمەوە لێی چونکە حتمما لێی سارد دەبێت بەدەن ناتوانێ شەو هەموو وەختێک تۆ شەو نوێژەکانت بکەیت اینجا ناتوانی لەسەر خۆتی فەرزکەی بێ 3 سەعات شەو نوێژ بکەیت لە فترەیەک بتوانی 3 سەعات لە کاتێکی ترە سەعاتێکیشت پێ ناکرێت کە شەو نوێژت کرد شەوێ بیکە و شەوێ مەیکە یا ئەو شەوەیەکەی زۆرەیکەی شەوێکی تر کەمەکەی شتێکی خۆت وا دیاری مەکە کە محەدەد بێ و تر وا خۆت ملزەمکەی پێوەی دوایی نەتوانی مەڵێ هەموو ڕۆژێکە توانم ئەمە بکەم ئەم یۆردانە هەرە بێ بخوێنم زۆری بکەی لەسەر خۆت بەو جۆرەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێنمایی کردوین خاتو عایشە خوا لێ ڕازی بێت لە فەرمودەیەکی ترا جێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەشریفی هێنایەوە ماڵەوە ئافرەتێک لە ماڵیان بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەوە چێیە خاتو عایشە خوا لێ ڕازی بێت فەرمووی ئافرەتێک کە بە زۆر شەو نوێژکردن مەشهورە یعنی بە زۆر نوێژی مەشهورە نەک هەر شەو نوێژ هەر زۆر نوێژی مەشهورە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی مه عليكم بما تطيقون فوالله لا يمل الله حتى تملوا وكان أحب الدين إليه ما دام عليه صاحبه أفرمي بكاوخو لقل خوتان بصبر بن لسرخو بن هيدي بن أو اندبكن كأتوانن بخوا قسمتا خوتان ملل نتانقري خواهي قورا ملل نايقري بێزار ناوێ اینجا خاتو عایشە فەرمێ ئەو کارەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر لای پەسەند بوو ئەوە بوو کە خاوەنەکەی بەردەوامە بوو لەسەری باکەمیش بووە